برای خواهی بخشنده و بالاده سلاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکتونەدا لەگەڵ هاوکارم سالار هاتین و خزمەتان بۆ هیوایە کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگیر سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. دەست خۆش دانیار. سڵاوی خۆی گەورەتان لەبێ بە هیوای تەندروستێکی باش بۆ گشتلایەکتان ئەمڕۆژ لە پەیامی ڕۆژ کۆمەڵە بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون. یەکەم تەوەرمان باز لە چۆنێتی کۆششکردنی قوتابیان دەکەین لە ڕێگەی ئۆنلاینەوە کە گروپێک لە خوێندکاران هەڵساون بە ئامادەکردنی سنتەرێک کە لە ڕێگەی ئۆنلاینەوە ڕێنمایی و شێوازی سعیکردن بە خوێندکارانی پۆلی 12 دەوترێ. هەڵبەتە ئەمە هەوڵێکی باشە چونکە بێگومان لە 26 مانگی دووەوە خوێندکاران لە قوتابخانە و مامۆستاکانیان دابڕاون و تۆزێک ئەستەمە بێ قوتابی ماوەیەکی زۆر دابڕێ و دوجار خۆشی سعیەکانی ئامادە بکە و ڕێنمایی مامۆستاکەی لێ دوور بێت. ئەمە هەوڵێکی باشە. ئەمڕۆ قسە و باز لەو بارەوە دەکەین با بزانین ئەم سەنتەرە چ کاریگەریەکی لەسەر جۆری کۆشکردنی قوتابیان دەبێت. تەوەرێکی ترمان باز لە چۆنێتی ناسینی زێڕی تەواو یاخود زێڕێک کە بە شێوەیەک لە شێوەکان غەشی تێدا نەبێت. شێوازی ناسینی زێڕەکان زێڕ خۆی چۆن ئامادەکرێ قسە و باسی جدی لەو بارەوە دەکەین. بەڵازان دەستپێکی دەچین لای زانیاریە کە باز لە گروپەکانی خوێن دەکات واتە ئەو کەسانی کە گروپی خوێنی جیاوازیان هەیە و پەیوەندیان بە خواردنەوە چ جۆرە خواردنێک بخۆن یاخود چ جۆرە خواردنێک نەخۆن پێکەوە بینەری دەبین. زانیاریەک لەسەر پەیوەندی گروپی خوێنەکان و خواردنەکان. بەگشتی 4 گروپی خوێن هەیە، ئەوانیش A، B، AUB و O. بەزائید و ناقص بە گوێرەی زانایانی بواری خۆراک گروپی خوێن ڕۆڵی هەیە لە هەڵبژاردننی جۆری خۆراکی گونجاودا کە بۆ جەستە تەندروستە. ماڵپەڕی ساینس لە بابەتێکیدا ئاماژەی بە جۆری خۆراک کردووە بە پێی گروپی خوێن کە هەر گروپە و ڕۆڵی سەرەکی هەیە لە هەرسکردنی خواردن و تەندروستی لەش. گروپی A ئەو کەسانەی هەڵگری ئەم جۆری گروپی خوێنن زیاتر گرنگی بە خواردنی سەوزە و میوە و پاقلەمەنیەکان بدەن چونکە ئاستی ترشی لە گەدەیاندا کەمە و ناتوانن بەباشی چەوری و پرۆتینی ئاژەڵی هەرس بکەن. گروپی B دەتوانن خواردنی هەمەجۆر بخۆن، بەڵام خواردنەکانی وەک تەماتە و گەنم و گەنمەشامی و فستق دەبێتە هۆی بەرزبوونەوەی کێشی لەشیان و شەکەتی و ڕێژەی شەکر لە خوێنیاندا زیاد دەکات. دەشبێت خۆیان لە خواردنی گۆشتی مریشک بە دوور بگرن و بڕی ئەو خواردنە لە ژەمەکانیانە کەمکەنەوە چونکە ئەگەری توشبوون بە جەڵتەی دڵ و تێکچوونی سیستمی بەرگری لەشی لێ دەکەوێتەوە لە بری ئەوە گۆشتی بەرخ و کەروێشک بخۆن. گروپی AB ئەم گروپە دەگمەنترین جۆری گروپی خوێنە چونکە تایبەتمەندیەکانی گروپی A و B هەڵگرتووە. هەڵگرانی ئەم گروپی خوێنە هاوشێوەی گروپی A ڕێژەی ترشەڵۆکی گەدایان نزمە، بەڵام توانای خۆگونجاندنیان هەیە لە گەڵ گۆشتی هاوشێوەی گروپی بیدا. خواردنە دەریایەکان و هێلکە و سەوزە بۆ ئەم گروپە بەسوودە، بۆ ئەوەش دەبێت کەمخۆری بەردەوامخۆر بن بەو جۆرە زیان بە کردداری هەرسیان نەگەێنن. گروپی O ڕێژەی ترشەڵۆکی گەدایان بەرزە و توانایەکی زۆر باشیان هەیە لە هەرسکردنی پرۆتین و چەوری ئاژەڵدا. خواردنی ڕێژێکی زۆر لە گۆشت و ماسی و سەوزە و میوە سوودێکی زۆری دەبێت بە شێوەیەکی گشتی دانەوێڵە و پاقلەمەنی لە شێوەی چەوری لە جەستەیاندا هەڵدەگیرێت، بۆیە وا باشترە لەو جۆرە خواردنانە دوور بکەونەوە. بەڵازان بەهۆی بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا زۆرێک لە سەنتەرەکانی ڕاهێنان ناتوان کارەکانیان بکەن و ناتوان خوێندکاران بەشدار بن لە سەنتەرەکاندا. بەڵام لە ئێستادا کۆمەڵی قوتابی یەکەمەکانی زانکۆی بەشی ئەندازیاری و پزیشکی سەنتەرێکیان پێگەناوە کە ئامانجیان فێرکردنی کۆششکردن و چۆنێتی سایکردنی
خوێندکارانە لێرەدا لەم تۆرێماندا باز لە چۆنێتی کۆششکردن و بزانین کاری ئەم سەنتەرە چییە بە میوانداری زۆر بەڕێز کاک ئەحمەد ئاریان و کاک محەممەد تەها زۆر بەخێر بن بەخێر بێن سواز دەستتە کاک ئاریان کاک محەممەد ئەفو ئێوە ئەو سنتەری ئێوە کاری چیوە چۆن هۆڵەکانتان یاخود چۆن قوتابیان فێری کۆششکردنی چۆنێتی سایکردن دەکەن مەلا سڵاتان لێبێ زۆر سپاس بۆ ماگەشتی کەناڵی پێم سنتەرینی لە ماوەی ساڵ و نیوێ کە دامەزراوە کارەکات لە بواری هونەرەکانی کۆششکردنا لە پۆلی 12 بە شێوەیەکی گشتی کارەکانی ئێمە ماوەی ساڵ و نیوێ کە دەستی پێکردووە پێکاتن لە کۆمەڵی خوێندکاری کۆلێژی پزیشکی و ئەندازیاری و میدیایی کاری ئێمە ڕێنمونیکردنی خوێندکارانە بە پێ و ئەزمونی کە خۆمان هەمانە و لە دەرباری چۆنێتی و کۆششکردن لە پۆلی 12 و تەنانەت دوای تاقیکردنی وزاریش بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ هەم بابەتانی کە پەیوەندیان هەیە بە پۆلی 12ەوە کارەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی خۆی بینێتەوە لە ڕێنمونیکردنی خوێندکاران لە بواری سار نەبوونەوە بواری زیادکردنی تەرکیز لە بیر نەچوونەوە کۆششکردن بە شێوەیەکی دروست ڕێخستنی کات ڕێخستنی پشوەکان هونەرەکانی کۆششکردن بە شێوەیەکی گشتی کاک محەممەد با بێمە لای تۆ خوێنکاری پۆلی 12 چۆن بزانێ ئەم سنتەرە لە ڕێگەی ئۆنلاینەوە خزمەت بە قوتابی دەکات چۆن ئێوە بناسێت بەڵێ ئەمە لە گروپی نیلە چەند پیجێکمان هەیە پیجی فەیسبوک ئینستاگرام و هەروەها لە ڕێگەی سایتیشەوە ئیشەکەین ئێمە بەردەوام بڵاوکراوەمان هەیە لەو پیجانە ئەکتیڤین و هەروەها کاتی مەسەلەن هاوینان پێش هەر شتێکی گرنگ کە لە بواری خوێندنا ڕووبات ئێمە بڵاوکراوی خۆمان هەیە ڕووشەرمان هەیە بڵاوەکەینەوە هەروەها پانێڵەکەین یان سیمینارەکان زۆر ئەەکەین کە لە قوتابخانەکانیان لە ئەو شوێنەی کە قوتابیان ئیسفای زۆر لەکەن یان پێویستە کە مەسەلەن کەسێک کە بێ قسەیان بۆ بکە لە بواری چۆنێتی سایکردن یان لە بواری ئەو شتانی کە ئیتر پێویستە ئێستا بیکەن بەنمونە پێش کاتی چ ڕۆژەکە یان کاتی هاوینە یان کاتی زستانە بەو شێواز بورە دانیارکەن ینی ئێوە پێشتر سەردانی قوتابخانەکانتان کردووە کاتی دەوام خۆتان ناساندون بە قوتابخانەکان و بە تایبەت قوتابیانی پۆلی 12 تا لەو ڕێەوە کۆنتاکتان هەبێت لەگەڵ یەکترە بەڵێ بە شێوەیەکی گشتی پۆلی 12 بە تایبەتی پۆلی 12 زۆربەیان ئەتوانین بڵێن کە گروپینی لە ئەناسن وەکو ڕێکخراوێکی سەربەخۆی خۆبەخش کە تەنها ئەمانجی خزمەتکردن بە پۆلی 12 و شێوازگای خوێندن لە پۆلەکانی تریشا بەڵام بە شێوەیەکی تایبەت پۆلی 12 ئەکرێ ئێمە بڵێن سەردانی زۆربەی مەکتەبەکانی سلێمانیمان کردووە ئەنی ئەگەر مەکتەبەکە خودی خۆی نەبێت ئەوان لە پانێڵەکە کۆمونەوە ئێمە پانێڵێکی گەورەمان کرد کە 1100 کەس ئامادە بوون ئەکرێ بڵێن گەورەترین پانێڵ بووە لە شاری سلێمانی کە کرابێت زۆر دڵنیاشم لەوە کە پێی ئەکتیڤی پیجەکان و پێی ئەو ئیشانی کە ئێمەیکن زیاتر هیچ ئیشێکمان لە کەمتر لە 1000 کەس نەگەیشتوانی بەردەوام ئیشەکانمان زیاتر لە 1000 کەس پێگەیشتەوە بۆیە لەو قەناعەتەیەم کە کەسانێکی زۆرمان ناسن و ئیشەڵا بەرەو پێشتریشەچی زۆر باش کاک ئەحمەد ئەو ڕاهێنانانە چین کە پێویستە قوتابیانی پۆلی 12 ئەنجامی دەبێت تابێت لەم کاتی ئیمتیحانات و تاقیکردنەوەدا کە ئێستا ئەنجامی دەدەن بەڵێ ئەگەر باسی ئەم ساڵ بکەین ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بۆ کێشێکی زۆر بۆ خوێندکارانی پۆلی 12 دروست بوو خوێندکاران ئەم ساڵ زۆر هەیە تا لە بەپێندی بمنەوە کە لە 4 مراجعەم کردوت و سارمەتە و تاقیری سایکردنم نەماوە ناتوان بۆ زیاتر خەریکی کتێبەکانم ناتوان بۆ زیاتر لە کتێبەکان و دانیشم ئەمەش بەڕاستی دواکەوتنی تاقیکردنەوەکان بەم ڕێژە زۆرە ئەم کێشەی دروست کردووە خوێندکاری پۆلی 12 پێویستە کێتە پۆلی 12ەوە تا کۆتاییش ئامانجێک بۆ خۆی دابنێ و لەسەر و ئامانجی بەردەوام بێت و هەموو کاتێک بیری خۆی بێنێتەوە یەک لە تەمرینانی کە زۆر پێویستە و وا لە خوێندکارە کات سار نەبێتەوە ڕەنگە بەلای زۆرێکەوە گرنگ نەبێت بەڵام لە ڕاستیە کاریگەریەکی زۆر بەفراوان لەسەر مێشک و دەرونی ئەم خوێندکارە بەجێ هێڵە ئەویژەوەیە شەوان پێش خەوتنی ئەمە لە پرۆگرامی ستەدی تۆرزاناشە باس کراوە شەوان پێش خەوتنی خوێندکارەکە بیر لەو کۆلێژە بکاتەوە کە حەزی لێتی بیر لەو کۆلێژە بکاتەوە کە ئارەزوی لێتی و بیر لەوە بکاتەوە دوای ئەوەی کە وزاری تەواو کرد نمرەی ئەو کۆلێژەی بەدەستێنە ئاچێت ئەو کۆلێژەی کە حەزی لێتی
و لەو کۆلژ ئاخوێنێت واتە وێنای ئەوە بکات لە مێشکی خۆیان کە لەو کۆلژ ئاخوێنێت ئەمە وا لەم تەلەبەیەکات ساربوونەوەی کەم بێتەوە و بێتاقەتی بەزاربوونی کەم بێتەوە تۆ دائیمەن ئامانجێک لەبەر چاوتا بێت و هەردەم بۆ ئامانجە هەوڵ بێت بەدڵنیاییەوە ساربوونەوە و کەم تەرخەمیت کەم ئەبێتەوە بۆ هەوڵدانەکانت. ئەمە شتێکی باشە خۆی وترێت پزیشکەکانە لەن ڕژێنێک لە مێشکە هەیە ئەم ڕژێنە تۆ بیر لە چی بکەیتەوە ئەو ڕژێنەش بەو شێوازە کار دەکات نازانم تا چەند ئەگەر هەڵە نەبم بێگومانە بێ ئینسان هەر حەدیثێکشمان هەیە فەرمێ خوای گەورە فەرمێت کە من لەگەڵ گومانی بەندەکانمە گومان تەبەن ینی ئەو نێتە بێگومانەوە تەمرینێکی باش ئەنجا دواتە خوێندکار کە ئاچێتە تاقیکردنەوەی وزاریەوە بە حکومیەوەی پۆلی 12 لە وڵاتی ئێمە کەمێک لەسەر تەلەبە قورس کراوە بەهۆی ئەوەی کراوەتە ساڵێکی مەسیری بۆ خوێندکاران ئەتر ئەمەش لایانی باشی هەیە و لایانی خراپیشی هەیە نیلا گروپ و سنتەری نیلا بۆ ئەم لایەنە خراپە بۆ چارەسەرکردنی ئەم لایەنە خراپە دروست بۆ خوێندکار کە ئاچێت بەرەو تاقیکردنەوەی وزاری ئەگەر بکرێت شەوی پێش ئەوە ئێوارەکەی منهەجی تاوا کرد بێت مراجعی تاوا کرد بێت و پێویست نکات زیاتر خۆی پێوە خەریب بکات ئێوارەکەی بچێ پیاسەیە بکات کەمێک مێشک و دەرونی خۆی هادێ بکاتەوە و دواتر شەو هەر چاوپیاخشانەوەیەکی خێرا هەر بۆ ئەوەیەت کەمێک بابەتەکان لە مێشکیا بچەست بێت و دواتر لە کاتێکی زۆر زووە بخەوێت بۆ ئەوی بەیانی با مشکێکی ساف بچێتە تاقیکردنەوە خوێندکارمان هەیە تا سعات 2 شەو لەم ڕۆژانە خوێندکارێک تەلەڤیزیۆنی پێوە کردم وتی تا سعات 2 شەو خەریکی سایکردن بووم ساعت 6 بەیانی 6 خەریکی سایکردم و چوومە ئیمتحانەوە و خراپ بووم بۆچی تۆ مێشک وەکو مناڵێک وایە ینی ئەبێت زۆر زۆر بە شێوەیەکی نەرمونیا مامەڵی لەگەڵا بکەیت چی بیتێ ئەوت ئەیاتەوە تۆ مێشک ماندوو بکەیت و هیلاکی بکەیت بەیانی ئەو شتێک ئەتەوێت ناداتەوە لە تاقیکردنەوە بۆ پێی خوێندکاران شەوان زوو بخەون و بەیانیان تا سعات ئەگەر هەر چەندێک کەسە بوون خوێندکاری ساعت 5 لەسێ خوێندکاری ساعت 6 لەسێ کێشەمانی بەڵام 2 کاتژمێر پێش تاقیکردنەوە بە هەموو شێوەیەک کتێب و دەفتەر و مەلزەم و هەموو شتێکی ئەو وانەی پێچێتەوە لە شوێنێکە دایبنێت و هیچ شتێکیش نەبا لەگە خۆیان بۆ تاقیکردنەوە تەلەبە هەیە تا تاقیکردنەوە تێدە ناو امتحانیشەوە وەرەقەکە بەدەست تا ناو هۆڵەکار هۆڵەکە بەدەست ماوەساڵە بمەرێ ئەوڵە نایم ئەم شتەش هەیە زۆر باشەکەداوانە زۆر دڵڕاوکێ دروستەکە هەنی هەر ئەوێ بیبە هەر ئەوێ پێی بێت ینی زۆر قوتابی هەبوو چەند قسەی بۆ بکەیت چەند ڕاینانی بۆ بکەی هەر ئەمەی هەیە ئەو شتەشمان هەیە ئەو شتەش زۆر تووشی ئێمە بێت تەلەبە تەلەفۆنەکەڵە کاکەیان ئێوە بە ئێمە ئاڵێن باش ژوورەکەتە ڕێکخراوە بێت و لە شوێنێکی پاکوخان و ڕێکخراوە ساوی بەس حەزەکەم شوێنەکەم ئاڵۆز بێ حەزەکەم لەو شوێنانێ من تەرکیزم باش پێت وایە کە ئەم جۆرە کەسانە ئەوەی کەم ئەوێ مێشکی وەریەگرێت وەریئەگرێت ئەگەر خۆی ینی هەسکا بۆ مرتاحە سایکردن پێویستە لە شوێنێکە بێ مرتاح بی چۆنت پێ باشە چۆن ئاسوودەی بێویستە بۆ شێ مامەڵەکەی بەڵام بە شێوەیەکی گشتی سایکردن لە شوێنێکی ڕێکخراوە باشترە و نەبردنی مەلزەمە باشترە بەڵام هەنێک تەلەبەیتی ئەکێک هەر حەزەکە ئاسوودەی دڵی ئارامە بێت کە مەلزەمەکەی لەگە خۆیان بەرە خاڵێکی تر باس بکەم تەلەبە لە کاتی تاقیکردنەوەیە زۆر تووشی سترێسە بێت زۆر ترسی تووشە بێت تەلەبە هەبووە ئەوێت لە ئیمتحانە کە دانیشتووە لە سەقای ئیمتحان هەڵە خۆی گیانی لەرزی و حاڵەتێکی زۆر ناوی بەسەرا هاتووە کە تاقیکردنەوەی دراوەتی تر نەیتوانێت وایانی ساعت 5 دقیقە مێشکی قفڵ بۆ نەیتوانیەوە جواب باتەوە ئیتر وەکو باسم کرد پۆلی 12 وڵاتی ئێمە ترسێکی زۆر بۆ خوێندکاران دروست کراوە هەڵێکان تۆ ئەم ساڵی نەبی دەرەجە نهێنی تو ناتوانین بچیتە کۆلێژێکی بەرزووتر مەسیر زۆر کەس قسەکە مەسیرە دەفەوتی هەرچەندە قسەی ڕاز نییە تەمرین ڕاهێنانی چارەسەرکردنی ترس لە کاتی ئیمتیحانە هەناسەدانی دروستە تەنانەت هەناسەدانی دروست لە هونەرەکانی بەرگری شاباس کراوە کۆنفۆ کاراتی ئەو هونانەشە تەمرینی هەناسەدانی دروست بەکارهێنرێ چەند یاسایەکی هەیە سەرچاوەیەک و بە شێوەیەک باسیەکە بەڵام باشترینیان بەڕای من 5-3-5 تەلەبەکە بە شێوەیەکی ڕێکدا بنیشێت لە کاتی تاقیکردنە لە هەر شوێنێکە ئەم ترسەی بۆ دروست بێ بە شێوەیەکی ڕێکدا بنیشێت پشتی ڕێک بکات بەلووت هەناسە هەڵمەژێت بۆ ماوەی 5 چرکە ماوەی 3 چرکە ڕای بگرێت ماوەی 5 چرکە بیداتەوە ئەم تەمرینە بەردەوام بێت بیکە هەتاوەکو بە شێوەیەکی باش هادی و ئارامە بێتەوە و ترسەکەی نامێنێت کام محەممەد بێمەوە لای تۆ ئەو شێوازی ئۆنلاینی کە جێبەجێ دەکەن کوالەتەکەی چۆنچۆنیە ئایا سیستەمی دەنگ هیچ کێشەیەکی نیە چکە دەنگ لێرە دەلوانێت زۆر ئەساس بێ بۆ ئەو سیستەمە بەڵێ ئێمە لەگەڵ کاک ئەحمەدا بیرمان کردەوە کە ئەم هاوینە پرۆژەی ستەی هۆم ڕابگەین پرۆژەیەکە بۆ خوێندنی ئۆنلاین کە وانەکان بەشەی ئۆنلاین ئەکاتە خوێندکار
بیرمان کردەوە چۆن بەرسین کوالیتی و شتێک بێت کە ینی خوێندکار کە سێری کرد نەڵێ بۆم ناخوێنێتەوە یان تااقەتی نەچێت. بەرسرین کوالیتی کامێرەمان دەستخست سپاس بخوا و بە هاوکاری چەند بەڕێزەکەی تر لێرە سوپاسیانەکەم با ناو نەڵێم. هەروەها بەرسرین کوالیتی کۆمپیوتەرمان پیا کرد بۆ ڕێندەر ڕووناکی و ستۆدیۆ و ئەمانەش ئەکییت پێویستە لەگەڵ پەیمانگایەکە ڕێککەوتین بۆ شوێنەکە شوێنێکیان بۆ دابکەین زۆر سپاس پەیمانگای هیوای تۆ لێرە زۆر سپاسیانەکەین. بەم شێواز ئێمە بەپێ ئەو تەکنیکانی کە باوە بپێ ئەو ستانداردە جیهانی کە پێویستە ڤیددیۆیە کە بم شێواز ئەپلۆد بکرێت بم شێوازە لایف پێشکەش بکرێت بم کوالتی سەوتە بەرزە پێویستە بم شێوازە بڕات لێمان کۆڵیەوە و سەرنجمان نایە کە پێویستە بە شێوازێک بڕات کە ینی لە 45 زیاتر نەبێ و شوێنەکە بێدەنگ بێ و مامۆستاکە ینی بەتاواتی لەگەڵ خوێندکارا بێ ئەمانەمان هەموو پێڕەو کردووە و سوپاس بخۆ ئیشێکی زۆر جوان دەچوە ئیشەڵا بەم نزیکانە ڕائگەینین و ئەگاتە دەستی هەموو کەسێک. کاک محەممەد ئێوە زۆرتر بینەرەکانتان بە حکمی ئۆنلاینەوەی بڵین بینەرەکانتان متابعەکانتان بینەرەکانتان زۆرتر لە جوگرافیای پارێزگای سلێمانیە یاخود ئەم ئۆنلاینە ئەتوان بڵن سەرتاسەری هەرێمی کوردستان سوودمەند دەبن لێ؟ بەڵێ زیاتر وەکو سوودمەند بوون لەبەروی کە زیاتر ئیشەکانمە ئۆنلاینە ئەکرێ بڵێن دەرەوەی سلێمانە چکە پێویست بەوە ناکات ینی ئێمە خۆمان لە سلێمانیان و پێویست بەوە ناکات کەسێک بێ بۆ ئێرە تا ئێمە سوودی پێ بگەینی و ئێمەش لە سلێمانیە نەکە بکرێت بە ڕاستە خۆ ئەتوانی سوود بەوانە بگەین کە لە سلێمانی بەڵام ئەوانی دەرەوە کە بەنمونە گروپێکی هاوشێوەنیە لێرە لە قەڵاتزیان لە کەرکووکیان لە شوێنێکی تر بۆیە ئەکرێ بڵین بینەرەکانمان لەوێ زیاترن و لەوێ زیاتر ئەکرێ بڵین پیان ئەگات چونکە لەوێ شوێنێکی تر نیە ڕێگایەکی تر نیە تا بۆی بڕۆن بزانن مثلەن ڕێکخراوەکە بێ کە پێیان بڵێت چۆن سعی بکە یان پێیان بڵێت کە تۆ ئەم وانانت هەیە بیان خوێنە هاوین بە شێوازێکی سادە و بە کەمترین بڕەپارە ینی ئەگەر لەناو سلێمانیا بێت زۆر بە احتیادیە ئەتوانێت لە هەر خوێندکارێک لە هەر خوێندنگەیەک بێت سوودمەند بێت لە ئیشەکانی ئێمە بەنمونە لە ئیشەکانی نیلا گروپ بەڵام لە دەرەوی شار بێت ئەکید بە ئۆنلاینەکە زیاتر سوودمەند ئەبێت لێمان. محەممەد قوتابی چۆن بەشدارە بێت لەو سیستەمەتان داواتە بۆ نمونە ڕاستەوخۆ لەگەڵ مامۆستای کەوانەکە شەرحەکان لەگەڵ لێ توانێت پرسیاری لێ بکە بە شێوازی ئۆنلاین وەسمووی ماوەڵەکە بە ڤیددیۆیە؟ بەڵێ ئێمە سایتێکمان هەیە stay home 12 کە لەم ماوەی داهاتوی ئینشەڵا ئەکرێتە کار و ڤیددیۆکان ئەپلۆد دەکەین لێرە ڤیددیۆکان دائەندرێت و لەگەڵیدا بەش کراوەتە ڕۆژانە خوێندکار هەموو وانەکان نبینێت یەک وانە ئەبینێت شێوازی ناونووسین چۆنە ئەتوانێت هەم سەردانی خۆم بکات هەم توانێت لە ڕێگەی فاسپێەوە کە پێویست ناکات ینی خوێندکار بێتە سلێمانی پارەکە بادیاوە خود ناو بنووسێت ئەکرێت لە ڕێگەی فاسپێەوە ئەکرێت لە ڕێگەی خۆشمانەوە پەیوەندی بە خۆمانەوە بکات و شەویش لەگەڵ مامۆستاکە لە پرۆگرامی زوومە ئەکەوێتە گفتوگۆ لەسەر هەر پرسیارێکە قسە کێشەیەکە مەسەلەن لە بەشێکی تێنەگەیشتۆ یان شتێک شەوانە مامۆستاکەی لەگەڵ یابێت بە بەرسین کوالیتی لایف وان لایفە بێت بەڵام ئەوەی کە وانەکە ئەڵێتەوە لە سایتەکەیە خەزم کراوە واتە ئەتوان دووجار سێجار سێری کاتەوە. جۆری وانەکانتان ئێوە وانەی خودی ناو وانەکانی قوتابخانەن یاخود ئێوە وانەکانتان زۆرتر جۆری دەرونی و ئامۆژگاری جۆری سعیکردنە؟ بەڵێ هەموو وانەکانی پۆلی 12 لە ئێستاە وانەکانی پۆلی 12 علمی لە پرۆگرامایە کە هەموو ئیشەڵا لە سایتەکە دابدرێت بە بەرسین کوالیتی لەگەڵیشیدا هەفتانە سیستەمێکی ڕاوێژکاریمانێک کە دکتۆر بەختیار کەمال تاڵبانی و کاک ئەحمەد ئاریان پێشکەشی ئەەکەن ئەکرێتە دیاری بۆ خوێندکار هەفتانە لە مای هەفتەکەیە ڕۆژانە دووانەکانی خۆی خوێنێت ئەگەر مەسەلەن هەر حەوانەکەی هەبێت هەر حوتی ئەخوێنێت و لە کۆتایی هەفتایان لە هەر ڕۆژێکە کە ئیتری ئیشەڵا دیاری ئەەکەین وانەیەک ئەخوێنێت کە سەبارەت بە چۆنیتی کۆششکردن کە وەگوتم لەلایەن دوو کەسی زۆر شارزاوە کە کاک ئەحمەدیان سەرۆکی گروپی نیلا و دکتۆر بەختیار کەمال تاڵبانی کە هەموو کەس ئەیناسێک کە چەندێک زیرەکە لە بواری ئامۆژگاریکردنی خوێندکاران و ڕاگررتنی دەروون چۆنێتی ڕاگررتنی دەروون و ڕاگررتنی سترسی خۆش. کاک ئەحمەد بۆ قوتابێک لە ئیمتیحانە بۆ لە تاقیکردنەوەی بۆ زۆر خراپ بوو و دێتەوە
پەنا بۆ ئێوە دەبات ئێوە چۆن ئامۆژگاری دەکەن کە لایانی دەرونی باش بێت و بۆی بتوانێت کاریگەی نەبێتە سەر تاقیکردنەوەکانی دیکەی بەڵێ سیستمی پۆلی 12 وڵاتی ئێمە ڕاستە بە شێوەیەکی مەستیری دانراوەتە لەوە بەڵام لەمان کاتە ئاسانکاریێکی زۆریشی بۆ کراوە یەکە خوێندکارێک تاقیکردنەوەیەکە یاخود دوو تاقیکردنەوەی خراپێ کەشێکی ئەوتی بۆ دروست نابێت ئەتوانێت تاقیکردنەوەکانی ترە نمرەکەی بەرزکاتەوە هەڵێکی زیاتر بە نمرەکەی بەرزکاتەوە معدەلەکەی بەرز دەبێت من خوێندکارمان هەیە ئێستا خوێندکاری کۆلێژی پزیشکی ددانە لە بیرکاریە 80 هێناوە ئەنی ئیمتحانی بیرکاریم کردی وێرام و ڕوخام بەڵام هاتمەوە بیرێکم کردوتم باشە ئامانجەکەی من گەورەیە کەواتە ئامانجی گەورەش هەنگاوی گەورەی ئەوێت مادووبوونی گەورەی ئەوێ تی بووە زۆر بە باشتر دەستم پێ کردەوە خەریک بووم و سپاس بۆ خوێنمرەکانی تری هەمووینەوە 800 ئەوانە بووە و ئێستا خوێندکاری کۆلێژی پزیشکی ددانە کەواتە خراپبوون لە تاقیکردنەوەیەک یاخود لە دوو تاقیکردنەوەیە زەرێکی ئەو تۆ لە خوێندکار نایە ئەتوانێت بۆ تاقیکردنەوەکانی تر تۆ 4 تاقیکردنەوە 5 تاقیکردنەوەی تر لەبەردەمامەوە هەڵبێ زۆر باشتر نمرەکانت بەرزتر بێت و هیچ کێشەیەک نەبێت لە معدەلی پۆلی 12 ئەگەر خوێندکارێک بەڕاستی ئامانجی هەبێت و بەڕاستی کۆلێژێکی بێت و بەڕاستی ئەم کۆلێژە دڵخوازی خۆی بێت هیچ شتێک نایبێ بیوەستێنێ هیچ شتێک ناوێت بێتە ڕێکرد لەوەی کە خوێندکارە واز لەم ئامانجی بێنێەوە سار بێتەوە لەم ئامانجی وە خوێندکاری پۆلی 12 ئەگەر لە تاقیکردنەوەیەکە خراپ بوویت ئەگەر لە تاقیکردنەوەیەکە ئازانیت نمرەکەت باش نییە نمرەکەت کەمە ئامۆژگاری دەکەم کۆبوونەوەیەکی دووقۆڵی بکەم عادەتەن قسەی بە تەلەباڵێن لەی کۆبوونەوەیەکی دووقۆڵی بکە لەگە خۆتە دابنیشە بزانە ئایا بەڕاستی تۆ ئەم کۆلێژە دەوێت ئایا بەڕاستی ئەم ئامانجێکە لە سەرەتای ساڵە لە مێژی خۆتا دادناوە ئایا بەڕاستی ئەتەوێت ئەگەر بەڕاستی پتەوێت و بەڕاستی ئامانجی تۆ بێت کەوتن و نشەویەکانی ئەم قۆناغە ڕاستی نابێت ساردت بکاتەوە تۆ بێ بەردەوام بیت لە هەوڵ و کۆشکردنی خۆت بەردەوام بیت لە ماندووبوونەکانت و ئەمە عادەتەن وابەتە لە باڵن ئەین بەردەوامبوون ئەدگەێنێتە خاڵێک کە پێڕازی بیت بەردەوامبوون ئەدگەێنێتە خاڵێک کە پێڕازی بیت هەر خوێندکارێ بەردەوام بێت و هەوڵی تاواتی خۆی بە پشت بەخوای گەورەی کێشەی نابێت جا ئێمە سازوها عەقیدەمان هەیە ئێمە پشتمان بەخوای گەورە قایمە ئێمە بێ ئەوەی لەسەر ئێمەیە هەوڵدانێکی تەواوە هەوڵدانێکی بێ کەم و کوڕیە ئەوەی کە ئەمێنێتەوە لەسەر خوای گەورەیە ئێمە حەقمان ناوێت بەسەر دوێ ئەوەی گرنگە ئەوەیە ئەمە کە لە تاقیکردنەوە هاتینە دەرەوە نەڵێن ئینشەڵڵا تۆ زیاتر سای مام کردایە ئینشەڵڵا تۆ زیاتر ئەو لاپەڕێ مام خوێندایەتەوە ئەوەی لەسەر ئێمە فەرزە سعیکردنێکی تاوە کۆششکردنێکی تاوە ئەوەی کە ئەمێنێت و ئێنێ دەست خوای گەورە باشترین بۆ ئێمە داێنێ کاک محەممەد لە پرسیارەکەی پێشومانە وەڵامەکەت بەو شێوەیەدایەوە کە لە ئایندێکی نزیکە زۆربەی وانەکان ئەپلۆ دەبن ینی بۆ قوتابیانی ئەم ساڵ دیارە ئیسفادەی لێ ناکەن مادەمێشتە ئەپلۆتنی قوتابیانی ئەم ساڵ حالن لە ئەگەر بڵێن ئێستا تەلەبەی پۆلی 12 لە قۆناغەکان لە قۆناغی وزاریان ئێستا لە قۆناغی تاقیکردنەوەیان لە قۆناغی تاقیکردنەوەیان کەواتە ئێمە سوودمان بۆ خوێندکاری ساڵی داهاتوو ئەبێت کە دوای وزاری دەستەکەن بە خوێندن یان لەوە چ لێساشە دەست پێ بکەن بەڵام ئەکید ئێمەش پێویستمان بەوەی کە شتەکان ڕێک بخین و چەندوانێک ئەپلۆدکەین تا مثلەن شتەکان یعنی وەک چۆن بڵێ پێشوەختە حازر کرابێت ئینشەڵڵا لە 20 مانگ بۆ 25 مانگ دەستەکەین بە خوێندنی وانەکان و قوتابیان ئەتوانن سوودمەند بن ینی ئەمە زۆرتر بۆ قوتابیانی پۆلی 11 کە دەرچن بۆ پۆلی 12 خۆم ساڵ حکمی وی ڤایرۆسی کۆرۆنا بڵاوەتەوە لە وڵاتی ئێمەیە هیچ خولێکی بەهێزکردن ناکرێتەوە و ناتوانرێت بە شێوەی ڕاستەخۆ تەلەبە بێنرێت دابنیشێنرێت مامۆستا قسەی بۆ بکات وە چتە تاکە چارەسەر و جێگرەوەی ئەم بارودۆخە سیستمی خوێندنی ئۆنلاینە و ئێمە بیرمان کردەوە کە پرۆژەی ستەی هۆم دابنی ئەتا لە ماڵەوە بمێنەرەوە بۆ سەلامەتی خۆت و خێزانەکەت ئێمە بیرمان لە شتێکی تریش کردەوە کە ئایا خوێندکار بە شێوەی لایڤ لەگەڵ مامۆستاکەی بەس بیرمان کردەوە خڵاتی ئێمە کێشی ئینتەرنێتی ئەبێت کێشی پسرانی کارەبای ئەبێت توش چەندین کێشەی تری ئەبێت بۆیە نابێت بە شێوەی لایڤ بێت لە لایڤە مامۆستاکەوانەکەی بۆ شکار بکات بۆیە بیرمان کردەوە ڕۆژانە تانی وەڕۆ وانەکانی بۆ ڕیکۆرد بکەین بە کوالەتێکی زۆر بەرز کاک محەممەد بەرپرسیە و کارەیە و دوای نیوەڕۆوە وانەکانی تر سعات بە سعات بۆ خوێندکارەکە دامرێ بۆ سعات 12 بیرکاری بۆ دامرێ سعات 1 کوردی بۆ دامرێ بۆ شێوەیە بۆی خوێندکارەکە دەرسەکانی خۆی بە باشترین شێوە بخوێنێ و شەویشماندا ناو بۆ ئەوەی ئەو خوێندکارەکە پرسیارێکی تووشە بێت پرسیارێکی لە ئاڵۆزە بێت شەو بە شێوەی لایڤ لەگەڵ مامۆستاکە پرسیارەکەی بکە شەو لەگە مامۆستاکە لە ڕێگەی بەرنامەی زوم و دانیشە پرسیاری خۆی بە تەواوەتی لە مامۆستاکەیەکە و هەموو ڕۆژانێکی جمعەش سیستمی ڕایشکاری پۆلی 12 داناوە دەربارەی هونەرەکانی کۆششکردن دەباری ترس قەلەقی دوودڵی هەروەها چارەسەرکردنی بیرچوونەوە بەڵام کاک ئەحمەد ئەپی زوم خۆی بەشێک لەو گرفتانەیە کە باست کرد
بە شێوەیەکی گشتی زوم لە هەموو بەرنامەکانی تر باشترە هەرچەنە گوگل کلاسڕومیش هەیە ئەمەگەر بزانین ئەو کێشانەمان کە لە زوما بۆ دروستە بێت نەتوانین چارەسەری بکەین ناچارە بین لا گوگل کلاسڕومەوە کارەکانمان بکەین. کاک ئەحمەد بە کورتی کاتمان نەماوە دوا پەیامت چییە بۆ قوتابیانی پۆلی 12 لە ئێستا؟ کام قوتابیانی پۆلی 12 هەیە لە ئیمتحانە قوتابی پۆلی 12 لە ئیمتیحانان تازە جارێوانەی یانزە کاتیان هەیە ڕاستە دووبارەی ئەەکەمەوە خوێندکاری پۆلی 12 پێویستە تەواوی کۆشی خۆی بکات ئەوەی لەسەر تۆیە تەنها کۆششکردنێکی دروستە تەنها کۆششکردنێکە بەبێ کەم و کوڕی کە هاتیتە دەرەوە لە تاقیکردنەوە نەڵێ شەڵڵا تۆ زیاتر سایم کردە شەڵڵا ئەو پەڕێم زیاتر خوێندایەتەوە ئەوەی کە لەسەر توێ کۆششکردنێکی تەواوە ئەوەی تری بەخوای گەورە بسپێرە چکە لە دەستێکی ئەمینایە و دڵنیا بە ئەو کۆلێژەی کە ئارەزوت کردو و چنێکە لە مێچی خۆدادادنەوە پشتیوان بەخوای گەورە ئەوێتە کۆلێژی دڵخوازیتەوە. زۆر سوپاس بۆ هەریەکە لە بەڕێزان کاک ئەحمەد و کاک محەممەد سوپاس کە لەم تەوەرە لەگەڵمان بوون. بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. وازی لێبێن ئەوە پاراکە ڕاستەکە پاراکە بسيطة بسيطة سبسة بسيطة 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 چییە؟ فێر نەبی؟ ئەلۆ برنجی مەحموودە؟ بەڵێ با گوێ بگرن ئەکتەری سەرەکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر هەفتە زۆر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی مەحمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی مەحموود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی مەحموود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة سبسة بسيطة شێ بوریا؟ ئەی تۆ ئێستا نەگیرابووی؟ ڕبا بەوە ڕێکلام بوو ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین ئێمە فانسینێتین بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش دەتوانن سودمەند بن لە خێرایی و خزمەت گوزارەکانمان بەڕادەیەک کە ببنەجێ ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور ژماری تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37. ئاسوودەیی دایکان ئەو کاتەیە کە لە ئاسوودەیی مناڵەکانیان دڵنیابن بۆ ئەوەی ماڵ هەمیشە زەردەخەنەی لێ ببارێ ئەبێ جگەر گۆشەکانمان دایبیەکانیان لە باشترینەکان بێ دڵنیابین لە خەوی قوڵ و ئارامی مناڵەکانمان بۆ ماوەیەکی زۆر توانای هەڵمژینی هەبێت توندوتۆڵ بێت و پارێزگاری جەستەی ناسکی بێت مناڵەکەم داهاتوومە بۆیە باشترینەکانی بۆ بەکارهێنم لەمساش باشترینە لەمسا دڵنیایی ماڵەکانمانە خۆشی بێتشی بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە جا چ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت ئەوە قسەی من نییە بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێن برنجی ئاوزێڕێکی کە لە باشترین برنجەکان 11 هندیە وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە خۆشی بە لەزەت تەنها لە برنجی ئاوزێڕە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە
و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. وەڵێ بینەرانی عزیز دوای ئەوەی کە مامۆستایەک لە پارێزگای کەرکووک دەستگیر کرا دوای کە دەمەقاڵی هەبوو لەگەڵ کارمەندێکی نەخۆشخانەیەکدا کە خێزانەکانی منداڵەکانی هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا بوون لەبەر نەبوونی ئۆکسیجین شەڕ و دەمەقاڵێکی هەبووە دواتر لایەن پۆلیسەوە دەستگیر کراوە دواتر بە کەلەمچەکراوی هێنایان لای خێزانەکەی وە خێزانەکەشی بەهۆی کۆڕۆناوە گیانی لەدەستدا ئەمەش کاردانەوەی لێکەوتۆ لە سۆشیال میدیا و لە لایەنە پەیوەنددارەکان و وەزیری پەروەردەی عێراق و لەگەڵ وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان هاتنە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشەکە ئەمڕۆژ لە پارێزگای کەرکووک کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەلایەن لقی کەرکووکی یەکێتی مامۆستایانەوە ئەنجام دەدرێت کە باز لە کێشەکە دەکەن و بزانین لەم کۆنگرەیەدا کێشەکە تا چەند چارەسەر کراوە ئازاد کراوە و ئەو هۆکاری ئەو دەمەقاڵەیە بۆچی دەگەڕێتەوە ئەو مامۆستای لە ئێستادا ئازاد کرایە خود هەر لە زینداندایە کە ئەم ڤیددیۆش لە زۆرێک لە سۆشیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووە و کاردانەوەیکی زۆری بە دوای خۆی داهێنا کە بە کەلەم چەکراوی بە ئەو قڕێڵەی کە خێزانەکەی لەسەر بوو بەسترا بووە و ئەمەش ناڕزایی زۆری لە مامۆستایان لێکەوتەوە ئێستا دەچین لای کۆنگرە ڕۆژنامەنەکە و پێکەوە بینەری دەبین. بەڕێزان ئاگادارن کەەوە ئێمە ئەم کۆنگرە ڕۆژنامەوانیەکەین سەبارەت بە هەڵوێست وەرگدن لەو ڕووداوەیەوە لە نەخۆشخانەی کۆماری ڕوویدا وەک لەقی کەرکووکی یەکێتی مامۆسایان بەیاننامەیەکمان دەرکردووە وەک هەڵوێستێک و ئیلتیزامیشی لەسەرە بە ناوی خوای گەورەی میهرەبان بەیاننامە لای هەمووان ئاشکرایە درەنگانێکی شەوی سێشەمە ڕێکەوتی 13 2020 لە نەخۆشخانەی جەمهوری لە شاری کەرکووک حاڵەتێکی نەخوازرا و ڕوویدا کە یەکێک لە مامۆستایانی شاری کەرکووک سەر بە خوێندنی کوردی بە کەلەپچەکراوی بە دیار خێزانیەوە چاوەڕێی مەرگی خێزانی بوو تا خێزانی گیانی سپارت ئەم کردەوەی ناشرینە جگەلەوەی خاڵیە لە هەموو بەها مرۆڤایەتیەکان سوکایەتی و سیستەمە بەرامبەر بە پرۆسەی پەروەردە ئێمە لە لەقی کەرکووکی یەکێتی مامۆسایان دەستخۆشی و پێزانینی زۆرمان هەیە بۆ ماندووبوونی تەندروستکاران و هێز ئەمنیەکان لەم کاتە هەستیارەدا و سوپاسی بێپایانیان دەکەین لە هەمان کاتە بەتوندی ئیدانەی سوکایەتی و بێڕێزیکردن بە مافی مرۆڤ و هەر کارێکی لەم شێوەیە دەکەین و داوا لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان دەکەین بە پەلە و بێ دواکەوتن لێکۆڵینەوەی ورد لەم بابەتە بکرێت و تاوانباران و کەمتەرخەم ڕوبەڕووی سزای دادپەروەرانە بکرێتەوە لە کۆتاییدا داوا لە خوای گەورە دەکەین خێزانی ناوراو بە بەهەشتی بەرین شاد بکات و سەبووری کەس و کاری خانەوادەکەشان بدا لەقی کەرکووکی یەکێتی مامۆسایانی کوردستان 15 2020 ئێستاش مامۆستا کەمال بە عەرەبیەکەی بیخوێنێتەوە. بيان اتحاد معلمي كردستان فرع كركوك يعلن عن شجبه واستنكاره الشديد للاعتداء السافر الذي تعرض له أحد مواطني كركوك وهو أحد مربي الأجيال وأستاذ في الدراسة الكردية حيث حبس وكالبشات تقيت يديه بسرير زوجته المتوفية جراء مرض الكورونا وهو أيضا مصاب بالمرض في منظر يثير الاستنزاف عن فاعليه ونعتبر هذا الاعتداء اعتداء على كافة مواطني كركوك واعتداء على الهيئة التعليمية والتدريسية فيها
وفي الوقت الذي ندين فيها هذا العمل مجرد من أبسط معاني الإنسانية نطالب الجهات المعنية المختصة بالتحقيق الذات والفاعل لإعادة الاعتبار لذوي الضحية، وكذلك نطالب جميع ممثلي المحافظة في البرلمان التدخل السريع لمعالجة يحصل من مناهج داخل المنظومة الصحية في المدينة. ونؤكد أيضا دعمنا الكامل والمتواصل لهذا المواطن قبل أن يكون معلمة لاسترجاع حقوقه المادية والمعنوية. ويا عجبا لما بثوا إلينا من العبث بأرواح الناس. اتحاد معلمي كردستان فرع كركوك. ئێمە لە کاتێکایە کە دەستخۆشیدا تەواوی کارمەندانی تەندروستی شاری کەرکووکەکەین کە بتوان هاوکار بەڵام لە هەمان کاتە ئەمپیدانەیەکی بتوند ئەەکەین بۆ ئەو کارێکەوە بەڕاستی بەرامبەر بۆ مامۆستایە پێشوە کە مامۆستا بێت ئینسانە. یعنی بەڕاستی من نازانم لە هەموو شوێنێکی دنیاە ئامێر جیازێکە لە خەستەخانە بێت بۆ خزمەتی بەشەریەت کراوە بۆ خزمەتی مرۆڤ کراوە. یعنی ئەم کەسە ئەگەر کردمان ئامێرێکی شکانووە خۆمەعنای ئەوە نییە ئەمە ئیتر کۆتایی هەموو شتەکانە بەڕاستی ناکرێت سوکایەتی پێ بکرێت و ناکرێتەوە کە لە بچەیەکی لێدەی بەو شێوەیە بۆیە ئێمە وەکو یەشەتی مامۆستایان هیچ کە قبول ناکەین هیچ مامۆستایەک بەو شێوەیە تعاملی لەگەڵا بکرێت و ئێمە ئێستاکانە لەبەر ئەو بارودۆخە و لەبەر ئەو پەتای کە ئێستاکانە بەڵاو بۆتەوە نەمانتوانیەوە زۆرترین ڕێژەی مامۆستا بێنین بۆ ئێرانە بەڵام ئەگەر بێت و ناچار بین ناچار بکرێن ئەوە ئێمە زۆرترین مامۆستا دێنینە سەر جادە و داوای مافیشی ئەەکەین و هەر لێرانەوە داوا لەو بەرپرسانە ئەەکەم کە خۆیان بە خەمخۆری شاری کەرکووک ئەزانن و ئەندام پەرلەمانە بەڕێزەکان واز لەم کەیسە نێنن بە دوواداچوون ببنەوە بۆی ئەم جۆرە شتانە دووبارە نەمێنێتەوە و دڵتەزیێنیشی تا مامۆستا محەممەد بەڵێ خۆی ینی کۆی بابەتەکە پرسەکە وتمان پرسێکە سوکایەتیە بە مرۆڤایەتی بەڕاستی ئێمە وەکو یەکێتی مامۆسایان تەنها لە ئێستادا بۆمان هەیە داوای تحقیقی ورد بکەیت چکە تۆ ناکرێت بەڕاستی هێشتا تەواوی بابەتەکە ڕوون نییە لای خەڵک لای هاوڵاتیان جیهەتی بەرامبەریش کە تەندروستی کەرکووکە ئەویش بۆی هەیە ئەویش قسەی هەیە ئەویش مافی خۆیەتی و لە یاسا و لە شەرعیشدا هەروایە پێویستە ئێمە داوای تحقیقی ورد بکەین بۆ ئەوەی تەواوی بابەتەکە ڕوون ببێتەوە بەڵام تحقیقەکە پێویستە پەرلەمانتاران و پێویستە جیهاتی معنی و دادوەرە بەڕێزەکان ئامادە بن ئەو کاتە ئێمە بەڕاستی وەکو یەشێتی مامۆستایان هەر ئەرکێک لە ئەستۆی ئێمە بێ هەر لە بابەتی یاسایی ئێمە ئەیگرینە ئەستۆی خۆمان و هەر دامێک پێویست بێ بۆ ئەو قەزەیە ئێمە بە دڵنیاییەوە هاوکاری ئەو مامۆستا بەڕێزا بین و لە کەیسەکە بەردەوامە بین و ئەگەر بارودۆخ بەم شێوەیە نەبووە بارودۆخی تەندروستی دڵنیا بن ڕێکاری تونتری ترمان دەگرتە بەر لە خۆپیشاندان لە مانگرتن لە هەر شتێک کە پێویست بکات. زۆر سپاس. ئێمە باسی ڕووی عرف و یاسای لە هەردوو ڕۆکەوە ئەمە مەرفوزە لەبەرەوەی کەوا سوکایەتی بۆ مامۆسایەکرا پێش هەموو شتێک سوکایەتی بکرێت هەر تاکم ئەگەر تاوانبار بێ هەر تاوانبارێک ئاوە سوکایەتی پێ ناکرێت کە لە بچەی پێ بکرێت و بەقەت قەرەوێڵەی خێزانەکەی کەوا مردووە کە لە بچە بێت ئەوە مەرفوزە جملەتەنەوە تەفسیلەنەوە مەرفوزە بۆ ئەو بابەتەش کە من بەیاننامەکەم خوێنەوەتم ئێمە التیزاممان لەسەرە کە بەیاننامە خوێنینەوە بەس مجرد وشە نییە و دەریە بڕین بەڵکو التیزاممان لەسەرە التیزامەکەش ئەوەیە ئێمە لە دوای کۆنگرە ڕۆژنامانیەکە بە دوواداچوونی بۆکەین هەر شتێک پێویست بە ئێمە ئەیکەین لە ڕووی قانونی و یاساییەوە. هێشتا پاشی کەوتووە ئیشی نەکردوێ ئەو چۆن لێکۆ لەم بابەتاکەن کە ئێستا تەندروستی کەرکووک بانگەشەوە کە بە 6 دەفتەر دۆلار ئارێکی خەیاڵەیانی کوستیان تا ئەستۆی ئەو مامۆستایە ئەوە چۆن وەک مامۆستا محەممەد وتی لە تەوری تحقیقایە ئێستاکە و ئەو جیهازێکەوە بە وتەی مامۆستا محەممەد ئەسڵەن خۆی عاتڵ بوو فلەبەرەوە ئێمە ئینشاءڵڵا وردەکاری لێەکەین و بە دوواداچینی بۆکەین.
بەڵازانەوەی بینیتان کۆنگری ڕۆژنامەوانی یەکێتی مامۆستایان لەقی کەرکووک بوو کە ئەوانیدانی ئەو کاریان کردووە پێیان وا بوو کە پێویستە لایەن پەیوەنددارەکان زۆر بەزووی چارەسەری و کێشەیە بکەن و بە گوێرەی زانیاریەکانی کەناڵی ئاسمانی پەیامیش لە ئێستادا بە کەفالەت ئەو مامۆستای ئازاد کراوەتەوەکو ڕێڕەسمی بە خاستپارتنی خێزانەکەی لەگەڵیدا بەشدار بێت. خۆی بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە کەرکووکیش یەکێک لە پارێزگاکانمان دۆخی فەرمانبەران و دۆخی مامۆستایان بە شێوەیە کە لە ڕووی حاڵەتی دەرونیەوە موچەی لە سەدا 21 لێ بڕاوە دۆخی ژیانیش بەو شێوەیە لە هەمان کاتدا تۆ خێزانەکەت بە تاوەتی تووشی کۆرۆنا بوو بێت لە ڕووی دەرونیەوە بەو شێوازە دوجاریش بە شێوازێکی تری تر ئەوەنەی تر دەرونی و مامۆستایە ڕوخێنراوە کە نەدەبوو بۆ شێوەی مامەڵەی لەگەڵدا بکرێ بۆ هیوای کە ئەمە دووبارە نەبێتەوە حاڵەتی دەرونی و ئینسانیەت لە شەرقە ئەوسەتا بەداخۆ ینی حاڵەتی ئینسانیەت کەم ڕەچاوە کرێت بۆ هیوای ئەم حاڵەتانە دووبارە نەبنەوە لە هیچ خانەوادەیەکە بۆ هیوای سەلامەتی و تەندروستیش بۆ هەموو خانەوادەکان. بەڵە بەڕێزان وەکو لە سەرەتای باسمان کرد تەوەری دووەممان باز لە جۆرەکانی زێڕ و چۆنێتی ناسینی زێڕی ئەسڵ و باش دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکەمال فارس زەڕەنگەر کاکەمال سوپاس بۆ ئامادەبوونتان. زۆر بەخێرکی بەخێر سوپاسی بەرنامەکەتانەکەم دەستخۆشیتان لێکم مەمنونتان. زۆر سوپاس بۆ ئامادەبوون. کاکەمال با لەو پرسیارەوە دەست پێ بکەم کەسێک یەکەم جارێتی خێزان پێک بێنێ سەردانتانەکان لە ژیانیا ڕێ نەکەوتۆتە زێڕ چۆن بزانێت مەسا قەلەقا ینی هەمومان بەم مەرحەلەیە ڕۆشتین قەلەقا بێم زێڕە ئەسڵ بێم زێڕە باش بێ منەی کڕم قۆڵم نەبردرێت چۆن زێڕێکی باش بناسین. ئەمڕۆ 3 نوع تا 4 نوع ئاڵتون هەیە لە بازاڕە یەکێکیان خلیجیە پێڵێن ئیماراتی دوبەی یەکێکیان پێڵێن ئێرانی یەکێکیان پێڵێن عێراقی مەسەلەن وەکو جنوب یەکێکشان داخلی ناوشاری سلێمانی مەعمەل و شەریکات هەیە لێرە بەڵامی تر هەموو شتێکی نییە هەندێک شتی هەیە. باشترین ئاڵتون ئەمڕۆ با بڵێم لە عالەمە نەکرد لای ئێمە باشترین ئاڵتونی دوبەیە بۆ لەبەرەوەی شتەکان زەمانەتی عیاری تەواوە لەبەرەوە کە تۆ بدەی بە کوالێتە دەی لە مەتارەوەشت داگری بەشێک لە ئەو برایانی کە لە کوالێتی مەتارن هەیبەن فەحسی ئەو ئاڵتو ناکەن لە عیارە هیچی تیا دروست نابێت مەسەن شتی خراپی تێ ناتوانن شتی خراپ بێنن بۆ ئێرە شتێکی ترشم لە یادە بە هەر بێڵم ئەشیای تورکیش ئێستا دێ ینی ئاڵتونی تورکی بەڵێ ئاڵتونی تورکیش دێ بەڵامی تر ئاڵتونی تورکی ئەگەر فەحسێکی جددی نەبێ لەوانەیە شتی خراپی تیاابێت ئەو جۆرە ئاڵتونانە دێن بە قاڵ بە ئاڵتونەکە دە یاخود دیزاین کراوە بە سنعاتی وەک ئەوەی کە ئێستا لە بەردەستی جەنابتانە ئابوو شێوازە دێ بە قاڵبیش ئەتوانرێ ئەوەی کە تەڵەب بکە مەسەلەن ئەتوانێ بیهێنێ بەڵام زیاتر بۆ بازاڕی ئێمەی زەڕەنگەر ئەبێ بابەتەکە ئاوها بێ و سنعات بێ جۆری چۆنێتی ئەو دیزاین و شێوازەی کە ئافرەت حەزی پێ دەکات ینی چ وڵاتێکیان لەوانی ناوە بر زۆرتر لە ڕووی دیزاین و شێوازی فۆرمی دروستکردنی ئەو شێوازانێکەکە چ وڵاتێکیان زۆرتر ئاڵتونێکی یان زێڕێکی جوان و دیزاینێکی جوانە دروست سنعاتی هندی و سنعاتی تورکیا هەردووکیان یەک لە یەک جوانتر ئەوەشی کە لە دوبەی دروستەکرێ یعنی زۆربەی شتەکانیان بەحرێنی هەیە بڵێن وەکو کە ناویان هەیە هندی هەیە بەحرێنی هەیە تورکی هەیە ئەوانە هەمووی ناون و هەرێکی ناوێکی شتی خوارێکی بۆ خۆی ناوێکی هەیە دەبن شێوازی بەڵێ بەحرێنی هەیە مەسەلەن هەرژی دوبەی خۆی هەیە بەجا هی هندستانە دێ هەر کۆمەڵێک کرێکارن لەوێ بۆ خۆیان ئەو شتانیان بردووە لەوێ دروستێکن کارخانە و مەعمەلی گەورەیان هەیە واتە هندی لێرە زیاتر ڕغبەتی سەنعاتەکەی بتوێنێتێ جوانە یعنی شتێکی جوان هەتا ئێستا هەندی عیاری 22 مەرغوبترین شتیانە لەلای ئەوان ئەبێ ئێمەی زەڕەنگەر لەسەر تەڵەبی مشتریەکانمان بڵین کاکە بە عیاری 18 ئەوەشمان بۆ دروستکە ینی زۆرتر ئافرەت حەز بە و دیزاینە هەندیاکە زۆر جوانە شتەکانە نەتا بڵێ سەنعاتیان جوان زۆر باشە کاکەمال ئەو خشلانەی کە هەنێکیان هەیە مورو کۆمەڵی شتی دیکەی دیایەوە لە وەزنا هەر بە ئاڵتون حساب بکریان چۆن حسابی بۆ دەکرێت ئەگەر ڕاستی بڵێ هەندێکی وەرەقەیەکی بچووک بە قەدێوەیەتی لە شەریکە تەرکێکە هەندێکی هەیە زەرگۆنە
ئەو زەرگۆنانە شەریکە تەرکی ناکات یعنی ساڵانە چەنەها تەن لەو بابەتە سەرفە بێ بە ناوی ئاڵتونەوە ئەوەی کە کڕیار بێ هەتا بۆی بکرێت دوورکەوێتەوە لێی سەلامەتترە یعنی بێوەیترە بەیانی ئەو ئێستا مەسەلەن برا خوشکێکمان دێن ئاڵتون لای من هەڵەگرن ئەو ئاڵتونەی کە هەڵی ئەگرن سادە ئاڵتون بێ چاکترە بەیانی هێناوێ منژی خەمە ناو قاپی تەرازۆکە و لی وەرەگرمەوە بەڵام ئەگەر موری تیابێ ئەبێ لە بەرچاوی خۆی بە پلایسێک جوان مورۆگان دەرکەم ئەمجا بیکێش ناخۆش و زەرەر لە کڕینە ئەوە ناکرێت نەخێر ئەوەی کڕێ ئەوەی کە تەرگ نەبێ ئێمەش ناتوانین تەرکی باش ئەوەی تەرگ نەبێت لە گەڕانەوەیە ئێوەش تەرکی ناکەن باڵێت چۆن تەرکێکین مورۆکەی دەرەکەین لە بەرچاوی خۆی یعنی ئەبێ لە بەرچاوی خۆشی دەریکەیەکی نا لە بەرچاوی خۆی دەرنێکی لەوانەیە وابزانێ ئەی فرۆشینەوە بەیەکێکی تر ئەبێت دەریکی لە بەرچاوی خۆی بۆی کە دڵی متمەئین بێ ئەو ئاڵتونێ ئەو ئەی فرۆشێتەوە لەم کاتە ئەتوێتەوە ئێستا گوارەیەکە بینم ئەو موروانەی پێوەیە ئێستا ئەوەش بە ئاڵتون ئەژمارەکە ئەوە بەڵێ ئەوە مینایە وەکو بۆیە وایە وەکو بۆیە بەس موورو ئەوە نییە موورو ئەو زەرگۆنەیە کە لە ناو هینەکە ئەگەر ئەوەی سەر تەرکەکە لە ناو ملیان کە زەینە بەکایە و مەڵی لیرەیە ئەوە تەرکە ئەوە هەر بیدای ئاڵتونەکە کێشتێ و لەزگەیەکی لێدرێ ئەڵێ ئەو ئاڵتونە موروەکەیتیان نیە بەس سادە ئاڵتونەکە کێشتێ ئەی لە کاتی گەڕانەوە ئێوە تەرکێک ئەبێت ئەبێ بیسووتێنیەوە ناشکێ ئەبێ بە ئاگەر بیسووتێنی بۆی ئەو نایلۆنێک وەکو نایلۆنێک وایە لەسەری کاکەمال سەبەر بە مسقالە چەنەوە دەست پێ دەکات تا چەند وە چ جۆرە مسقالێک زیاتر لە بازارە ئەفرۆشرێت وەکو عیار بڵێ بەڵێ باش نەگەیشتەوە مەرحەلە ئینشاءڵڵا پێگا ئەی وەکو عیار هەتا ئێستا با بڵین وەکو ئێستا عیاری 22 عیاری 21 عیاری 18 ئیشی پێکرێ بەڵام لەوەرمانە 24 وەکو قاڵبە با ئەگەر جەنابەت بڵی کاکە من مەسەلەن مەبلەغی پارەمی حەزەکەم بێم بە شتێک و لە ماڵەوە داینم نە حەقدەسی هەیە و نەیچ کیلۆ ئەوە قاڵبە بەڵام وەکو بازاڕ ئێمە بە 22 21 و 18 معاملەی پێکرێ بەڵام زوو کاتی خۆی ئێمە لە ساڵی 95 و ئەوانە 94 زەڕەنگەر بووین عیاری 9 12 و 14 هەیە مؤسسەی عراقیە مۆری هەیە بەس ئێستا کاری پێ ناکرێت بۆ لەبەرەوەی عیارەکەی نزمە خەڵک نایکڕێ ئێستا ئەمەی باست کرد لە عێراقی شێ و لە سلێمانی شێ عیاریان چەنە 18 و 21 ئاڵتونەکەی باشە باش ئەی لە ڕووی دیزاینەوە چۆنن هەر نەخشێ خۆت بتوێت لەسەر تەڵە بتوانی داوایەکی بڵێ ئەمە ئاوا بۆم دروست کاکەمال عیاری 18 بووم لەگەڵ 24وانە چۆن جێکن لە خشلەکە کە هەردووکی زەردێکی جوانە ئەوە چۆن جاکرێت لە 24 ناکرێت 24 وتی قاڵبە بەڵام لەوانی تررا مۆری هەیە هەرێکێ بۆ خۆی ئێستا شتانی کە لە خزمەتی جەنابتانە لە بەردەستانەیە هەرێکێ بۆ خۆی عیاری خۆی لەسرە مەسەلەن عیاری 18 عیاری 21 ئیتر تۆ توانی و دقی کە ئینشەڵڵا ئەگەر قسمەت بوو جەناب چوو بۆ دوکانی زەڕەنگەری جوان سەیری عیارەکەی کە عیارەکەی دیارە 24ەکە زیاتر لە چێ بەکاردێت مثلا من خاوەنی معمەلم جەنابەت زەڕەنگەری با نمونونەکە وا بێنینەوە یەک دڵی کاکی گیان ئەم کیلۆ ئاڵتونەم بۆ بکە بە فڵان و بە فڵان و بە فڵان تۆ خۆت تەڵەبەکەی بە من لەسەر کۆمپیوتەر مەسەن لەسەر این ڕایەکێشی ئەڵێ ئەو نەخشە و ئەو نەخشە و نەخشە ئەو کاتە منی خاوەن معمەل لەسەر تەڵەبی تۆ من شت دروست دەکەم هەر چین پێ بڵێ منەوە بۆکەم هەمە ئەو کارخانەی کە هەیە مەسەلەن پشتوێن بەجیا دەستبەند بەجیا ملی درێژ بەجیا ملی کورد بەجیا ئەنواعیشت بازن ششتاکی ئەنواعی هەیە تۆ هەرچێ تەڵەبکەی من وردیەکەمەوە مەسەن عیاری 24 دێم خۆی لە ئەسڵ عیار یعنی 1000 24 یعنی 1000 بەڵام کاتێکەکەم بە 21 بێ بێ 875 ئاڵتون بێ ماباقی مس و زیو بێ ئەمە شیکردنەوەیەک یعنی عیار لە ئەسڵا خۆی 1000 875 ئاڵتونە ماباقیەکەی مس و زیوە 125ەکەی مس و زیوە یعنی 1000 غرام 875 غرامی عیاری بڵێن 24 بێ ئەو کاتە 125 غرام مس و زیوی تێکەی مباشر خۆی بێ بە عیاری 21 لە عیاری 18 ئەبێ بە 750 زۆربەی زۆری عیارەکان ئێستا کە 21 لە نادرێ ئەوە نووسری 875 ئەویشە نووسری 750 هیچ مشکلەیەکی نییە هەمان عیارەکەی خۆیەتی 750 ینی 18 خۆمان باڵێ زۆر باشە ئێستا با بینە سەر ڕۆژگار کاک کەمال زۆرتر تەڵەب لەسەر کام عیاریانە لەم کاتە عیاری 18 لەبەرەوەی نرخی نرخی کەمترە و کابرا لەوانێ نەتوانێت بیکڕێ 21 لەوانێ لە هەندێک وڵات بەڵام من وەکو سلێمانی قساکە باشە بۆچی یعنی ئافرەتان ئەڵێن ڕەنگ و ڕووی
عیاری 21 جوانترە لە 18 و زۆرتر تەڵەبیەوەکەن خۆی ڕاستێکی عیار هەتا بەرزتر بێ ڕنگ و نەخشوش نیگارەکەی جوانتر دەرەچێت مادەی مسیوەکەی کەمترە مادەی ئاڵتونەکەی زیاترە خۆی ئەو گەشێ لە ئاڵتون دەرەکەوێت لە مز دەرناکەوێت لە زیو دەرناکەوێت هەتا گەش و زەرد و جوانتر بێ مستەوەی عیارەکەی بەرزترە ئەگەر ئێستا زۆربەی تەبەن ئافرەت زۆرتر لە 90 مسقال بەرەو ژوور داواکە گریمان 20 مسقال داوا کات عیاری 21 چەندی تێچی ئەگەر بێوێ گەنجێک ئێستا نێتێکی هەیەوەوێ ئاوسەرگیری بکات 20 مسقالەکە ڕقەمە ینی 6 ملیۆن و تقریبا 7 ملیۆن و 300,000 تێچێ ئێستا دانیارجان جوان لەبەریکە ینی چەند وەرەقە وڵی تر 7 ملیۆن و 300 بێ و حاسیبە لە بەدەسابێ بێ تقریبا 6 گەڵا بەرەو ژوورەکە بەڵێ بەڵام بەڵێ ئێستا نرخ بەرز بۆ تۆ لە چاو ساڵین ڕابردووە زۆر لە ماوەی 1 ساڵە ئەمڕۆ مانگی حوتە لە ماوەی 1 ساڵ پێش ئێستا ئۆنسا 1 کیلۆ قاڵب 1 دەفتەر و 50 گەڵا سەرکەوتو یعنی مانگی حوتی پار کە 2019 بووە لەگەڵ مانگی حوتی 2020 1 کیلۆ عیاری 2450 گەڵا سەرکەوتو یانێکە کیلۆیەک دەوێت 150 ڕقە و خێرەکە واقعیە ئەوەشی ئاڵتونی کڕیوە با ئەمەش هەر بۆ بینەران شیکەینەوە ئەوەی کە ئاڵتونی کڕی بێت لە 2016 بۆ سەرەوە تا 2019 مانگی 5 بۆ خوارەوە ئێستا بیهێنێ لە قازان جایەکی لە زەرەرانی ینی ئاڵتونی بڵێن ماڵەشڵ بەڵێ سنعات ئەوەی کە کڕی بێتی مەسەلەن لە 2016 بۆ دواوە 15 و 16 تر ئاوا بۆ سەرەوە تا 2019 مانگی 4 لە مانگی 4 و ئاڵتون ڕووی لە بەرزی کرد کاکەمان گۆڕانی ئەم نرخە بۆ هۆکاری چییە؟ هۆکارەکەی مەسلەی تەڵەبە تەڵەبی لەسرە وەکو وڵاتان نەگوەکو ماڵان وەکو وڵاتان ئەمجا سعری دۆلار دابەزینی دۆلار بەرامبەر بە یۆرۆ و بە پاون ئەوش دەورە بینی خۆگی ناگەر بە حسابی نەوت بواە ئێستا بواە زێر ئاڵتونی ئۆنسەی جیهانی نەگەشتایە ئەم ڕقم لەبەرەوە 42 دۆلار و ئەوانە بێ بەرمی لە نەوت ناگاتەوە ڕقم ئەو کاتی کە بەرز بۆتەوە چۆتە سەر و 100 دۆلار بەرمی لە نەوت ئێستا لە 42 کەچی ئۆنسەوە داتەوە لە 2013 نزیکە بۆتەوە لەو سعرەکە لەو کاتەیە ینی ئێوە شارەزای بازارەکەن مەڵێ هیچ دەنگۆیەک نییە دابەزێت لەم کاتەیە ناتوانانی هیچ شتێک بڵێ لەم کاتەیە باوەڕ ناکەم لەبەرەوەی ئەم جەنجاڵی وڵاتان بڵێ لەبەر بازارەکەت نەخێر لەبەرەوەی ئاژا و مەشاکیل هەیە لەم کاتەیە بەنسبەت ئەمە ئەمریکایە ئەمە ئێرانە ئەمانە هەمووی هەن ئەمانە هەمووی سەبەبن یعنی ئەم مەسایلی ڤایرۆسە کە هەیە لە ئارای ئەوە ژیەکێکە لە خاڵە هەرە سەرێکەکە کە ئەم سەریاوە بەرز کردو کاکەمان زۆرێک لەوانەیە کە ئەیفرۆشنەوە هەمیشە گلەیەوە دەکەن کە نەم بیستۆ لە قازانجم کردووە هەمووی دایمەڵێ بە کەمتر فرۆشتومەتەوە برای شیرینم کاتێک کە جەنابەت دی ئاڵتون لای من هەڵاگیری تۆ حەق دەست بە منەیە حەق دەست بۆ منیش نییە حەق دەست بۆ ئەو شەریکەیە کە دروستێکە باش بۆ زۆرەکە هەموو مسقالێک ئەمڕۆ 20 دلار تا 30 دلاری هەیە لە 20 دلار بۆ 30 دلار ئی ناوخۆ ناڵم ئی ناوخۆ هەرزانترە بەس ئەوەی لە دووبەیەوە بێ هەموو کیلۆیەک لە مەتار وازانم سێ وەرەقە بەس گومرکەکەیەتی ئەی کە تۆ هاتی بۆ لای من لە توی نەسەنم لە کی بسەنم ئەکرێ خۆم لە گیرفانی خۆم بێجگەل ئەو گومرکەکە ئەڵێ کاکە کیلۆی ئاڵتون مەسەلەن بە داقیقی نازانم یعنی 150 دلار 175 دلار یا 200 دلار من چون ماوەیەکی زۆرە بەڕاستی سەفەرمان نەکردو نەمان هێناوە بەڵام ئەوە چێتە سەری حەق دەستی شەریکە هەمووی چێتە سەر حساب من نەچم بۆ کابرا هەڵم کاکەوەنم بۆ دروستکە هەموو غرامێکی بەلانی کەمەوە 3 دلار بۆ 4 دلار ئاڵتونەکەوێ کاگاتە سلێمانی ئێکە ئەو کابراش کەی هێنێەوە کەی هێنێ من مەسەلەن دەچم لە جوملەچەیەکی یەگرم وەرەگرم کابراش خێرە خاتە سەری ئەبێت کە تۆ هاتی ئاڵتون لای من هەڵگرێ بێ من لە توی وەرگرمەوە ئەو ئاڵتونەی من بە جەناب پێفرۆشم هیچ مسقالێکی ناگاتە 10000 کە خێر بۆ کابرای زەڕەنگەر بێ هیچ مسقالێکی ناگاتە 10000 دینار بەڵام حەقدەسەکەی من ئەبێ حەقدەسەکەی کابراش و خێرەکەی خۆشم لە تۆ وەرگرم بۆیە تۆی هێن دۆز دەرەکە ئەگەر کابرا مەسەلەن من وەکو وتم لە 2015 هەرچی کڕی بێ هەرچی پێیا بێ ئێستا سعر زۆر لەوە زیاترە قازانجێتی ئێستا و ئەوەشی بیوێ بیفرۆشێ لەم کاتا بیفرۆشێ باشترە لەبەرەوە ئەگەر دابەزیەوە دوای شاڵا خۆی توانێت بیکڕێتەوە زۆر باشە کاکەمال ئێستا بە حکمی ئەم دۆخە ئابووری سەریەڵداوە زۆرتر ئافرەتان
خەڵەبیان لەسەر چ شتێکە سەردانیتان کەم بۆ تۆ ژارێ زۆر یعنی یەکێ زۆر زەرور نەبێ حاڵەتی زەواجی نەبێ نایە ئەوەش زۆر بەکەمی ئێستا گەنجەکانمان زۆربەی زۆریان بێپارن زۆربەی زۆریان بێ لانن با بڵێن بێ خانوون لەوانەیە حەزیشکەن ژن بێن بەڵام سەیری جێگا و ڕێگای خۆیانەکەن بە گونجاوی نازانن یعنی بەواقعی بێپارەی وای کردوکە گەنجان ژنێ نەگینە هەر گەنجلی بپرسی ئێستا حەزەکە بڵێ وڵا حەزەکەم ماڵ دروستکەم ژیان دروستکەم بۆ خۆم بەڵام مەسائلی ئەوەی ئیمجا جەنابەت کاڵی ئەو ئاڵتونانێکی ئێستا لە دەستایە زۆربەی زۆری ئەو ملە زەینەبە پێڵن ملە زەینەب ئەوەی کە ئاوا موروێکی تایە بە گەورەی لە پێشەوە ئەوە زۆربەی زۆری بڵێن ئەو ئافرەتانەی یا ئەو گەنجانی کە دێن لە ئێمە زیاتر حەزەکەن شتێ بکڕن ئەگەر کەمیش بێت دەرکەوێت ینی ئەو ملە زەینەبە هەڵەگرن بەڵێ زنجیر و مەدالیاش هەیە زنجیر و مەدالیاش هەیە بە عارەزی خۆی کورتە درێژە مشکلێکی نییە بەڵام ئیترەوەی کە ئەمڕۆ وەکو مۆدیل منەڵێم کەمترین و ئەدناترین مەسەن ئەو ئافرەتانی کە کەمترین ئاڵتون بووە هاوسەرەکانیانەکەن مەسەلەن ڕێژەی ئافرەتانە زۆرن یان کەمن کە بوون هەیە ئاڵلقەیەکیان گوارێک بە هاوسەرەکەیەک زۆر کەمن ئەوانە قەلیلەن بەڵامی تر ئەمڕۆ خەیشە مەسەن دێ دەڵێ دەمسقاڵم بەرێت تو ناکەم هەرەوەندەیە شتێکی گونجاوە یعنی ئەو خوشک و برایانە بەڕاستی ئەگەر خۆیان ڕێکەوتنی خۆیان هەبێ و بەڵام لەوانێت زۆرترین کڕین هەبێ زۆر بێ ئەویان بەرزترە بەڵێ بەس ئێستا لەم کاتەیان نا ینی لەوە پێش حسابەکەین پێش 2019ش ئەوە فەرقی هەیە بەڵام ئێستا ینی زۆربەی زۆری کە دێت 10 مسقاڵ 12 مسقاڵ کاکەمان لە ئێرانە زیاتر و نیاگەدارم بە گرام و زیاتر مامەڵە دەکرێت و لەوێ حەقدەستیش پێم وابێ نییە بۆ لێرە ئەوە هەیە بەڵێ لە ئێران مسقالێک ئەم شیکردنەوە بە خزمەت جەنابەت و بینەرانیش بڵێم لە ئێران مسقالێک 4 گرام و 630 سنتە بەڵام لێرە 5 گرامە لە ئێران 4 گرام و 630 بیفرۆشە لێرە زەرێتی ناوان بە حسابی گرام شتەکەن ئوجرەت و ئەوانیان هەموو حسابیان هەیە بەڵام ئێران ئێستا حالیان تۆ بچی لە ئێران ئاڵتون کڕی بیێنیتەوە بۆ ئێرە زەرەکە زیاترە مەڵێت من وای لێ هاتوو ئەوەی حەقدەستەکەی بەدەر لەوە حکومەتی ئێران وەکو وڵات لە سەدا قازانجی داناوە بۆ هەموو دوکاندارێ دەی لای من وانە یعنی لە ملیۆنێکە کابرا بێ 100,000 وەرگێ دەیبرا من شتم فرۆشۆ لە ملیۆنێکا 30,000 خێر نەکردووە ئەوە فەرقی هەیە بەس ئیتر ئەو کەسەش خۆی بۆ خۆی بڵین ویژدانی خۆی بخاتە گەڕ ویژدان زۆر مهمە ئەمڕۆ لەم کاتەیە بە تایبەتی گەنجێکە بینێ دێ ئەبێ ئاگداری ئەوە بێ وەکو جاران نییە ئەو گەنجە ئەگەر تۆ 50,000 خاتری بگیری وەکو جاران بێ هیچ نییە بەڵام بۆ ئێستا وەکو 500,000 وایە لەبەرە پارەکە کەمە ئەو گەنجش لەوانێت تۆ بڵێ کاکەگیان 50,000 خاتری خۆ بێ زۆر زۆر دڵی پێخۆش خواستی زی و هەیە بەس بۆ پیاوان بۆ کوڕان بڵێ مەگەر ئەڵلقەیەک ئەگینا زی و مەگەر گەنجێک خۆی حەسکا مەسەرەن ئافرەتێکی گەنج خۆی هەسکا زنجیر و مەدالیەک حرفێکی خۆی لە ملکە ئەگینا من لە باوی زیوە ئیشێکی وان ناگەم و ژارەزایی نییە بەڵام ئەزانم وەکو سعرەتوانم بڵێم بەس ئەگەر وەکو فرۆشتن باوەڕ ناکەن لەبەرە زیو کەی کڕی قسەشەکەی ئەی کڕی دوایی هیچ ناکاتەوە کەی فرۆشی هەرچی پێ بێ یعنی هیچ ناکات وەکو پارە بیفرۆشێتەوە کاکەمان زاخاو چییە و ئەوە بۆ چ جۆرە خشتێک بەکاردێنێت زاخاو بۆ هەموو شتێک بەکاردێ هەتا زەردیش ئەم ئاڵتونە ئەمێنێتەوە تا ساڵێک بەشتی ترەوە بەس بە ئاڵتونەوە بە معدەلی ئەوە زاخاو کراوە هینا کاتێک کە دروستەکرێ بە ئاگر دروستەکرێ ڕەش ئەبێ بەڵام کە زاخاوەکرێ بە ئاڵتونەوە ئەمێنێتەوە ئافرەتێک مەسەلەن 6 ساڵ 7 ساڵ و بازنگە لە دەستکە دوای تۆزێک ڕەنگی ئەگۆڕێ یەتەوەڵەوم بە تازەکەنەوە دەرێکا و دەنێرین زاخاویەکەن و ئەیباتەوە زاخاوەکە بۆ پاکردنەوەی لە چڵک و پیسیش پاکە کاتەوە زاخاو خۆی چییە خۆی مادەیەکە هەر ئاڵتونە بەس حامزێکی هەیە و حامزە کە گەرمێکای کا بۆ حامزە هەچی پێوە بێت لێ کاتەوە وەکو چڵک بەڵام دوایی هەر مادەیەکە مەسەن وەکو عیاری 24 ئەیکا شێوازێکە دروست زاخاوکردنەکەی زۆر ئاسانە و ئەگەر بتێشیکردنەوە بدەی دوای ئەتوانی مەسەن لە کاتی شاد تاقیکردنەوە توانی بچیت ببینی بزانانی چۆن چۆنی زاخاوەکە هەر بە ئاڵتونەکرێ بە عیاری 24 و هەرچیەکەت بوێ بەس لەو کاتی زاخاوەکرێ هەرێکی قسەیە کاکێکەڵی ئاڵتونەکەت کەمە کاکێکەڵێ کاکە نا ئەو چڵکەی پێوێ نامێنێ و ئەو متیکە هەی بووە گەشە بێتەوە جوانە بێت مەجای ئەوی تیاوێ زەڕەنگەرێ بتوانێت غەشی تیا بکە لە زاخاوە
نا لەو مەسەن من خشتێکم هەیە زێڕێکم هەیە بم زاخاویەکەم مەترسی ئەوەی هەبێکە تۆڵی گومانی واکات باوەڕ ناکەم الحەمدلله ئەو شتە نییە تا ئێستا شتێکی وانە بەڵام لە چیە مەسەن ئەو پیاوە من بە وەزن ئەیەمێ وەکو زەڕەنگەر وەکو جەناب دەچی لای دایانی تۆ ئەزانی من دوو تاک بازنگی بردو لێ دادناوە دوای دوو تاکە وەرەگری خۆ کابرا ناچێ مەقەسکاری تیا بکە شتی وان نییە شتی وان نابێت ئەو کێشانەی ئێوە تانە ڕقەمن بەڵێ ئەلکترۆنیە وانە دوایی بە حاسیبە دوایی خەریکە بن وایە نازانم دوو سێ ڕقەمی ترە خەنە سەر ئەگەر ئێستا ئەگەر یەکەم جارتە ببوورە یەکەم جارتە سەردانی زەڕەنگەرێک کردووە ئەم بێنە و بەردەیە ئەلەم جۆرانەیە ئەگەر کەسی وجدانی نەبێ ناتوانێت فێڵ بکە هەموو شتێکی تایە من وتم ئەگەر ئینسان وجدانی خۆی بخاتە گەڕ ئەگەر من بچم لای کەسی خاترم بگرە شتێ بکڕم وا ئاسوودەم کە و کەسە خاترم بگرێ ئەبێ خەڵکیش کە هاو بەلایەوە ئاواسەیدیکی جوانە یعنی بەڕاستی بۆی ئەمڕۆ کۆمەڵێک نەهامەتی و ناڕەحەتی هەیە ئێمە لەم کاتیان نەکەین شتێکی بکەین دوایی بۆ دو ڕۆژیشمان لەسەرمان بکەوە بۆ دنیایش وایە بێگومان یعنی بەڕاستی ینی ئەکرێت ئەکرێ لەو من ئێستا هەر نمونەیەکی بچووک دوێنێ برادرێک هات بەلام ئاڵتون بفرۆشێ عیاری 21 پێ بوو مەجموعەیەک بوو هەر لە ڕێی ناسیاوە هات کە هاو بەلای من وتی وەڵایەک پرسیارم کردو لە دەرەوە پیانوتم مسخاڵی بە 310,000 ئێمتم باش چەندێکیان داوە پێ و پارەکەت وتی ئەوەنە ئێوتم کاکە من بە 304,000 لێ دۆرەگرم و هەمانەوە پارێکە و پیاوەیەتی پێ وتی یانی چی دەوتمە واقعەیە بە کەلیمە شتێک گەڵێن لە بابی عەمەلا شتێکی ترە یعنی خەڵکەیە ئەو شتانە لە تۆ چۆن جەناتڵی حاسیبەکە هەیە لە حاسیبەکە شتێکی ترە بەس وەکو تەرازوەکە نمونە تەرازوەکە ئەوەی کە تەرازوی ئەلکترۆنی لە بەردەستیا بێ مەگەر کەسێکی ئیهمال بێ و کەسە ئەگینا هیچ فێڵێک لە تەرازوی زەڕەنگەرە ئەمڕۆ نییە ئەوسا هینێک بوو بەدەست بەرزەکرا ئەوە فێڵی تیا بوو بەس ئەو تەرازوی ئێستا هەیە لە بازاڕە یابانی ئەسڵیە یەک تەرازویەک لە 7 گەڵا و تا 15 گەڵا بەڵام بۆ خوێندنەوەی هەتا هەناسە بکەی بەسەریا ئەو ئەجوڵێ بەڵێنەوەندە حساس مەبەستەکەم ئەوەیە کە ئێمە بێگومان پیاوان لەوەیە بۆ هەموو تەمەنی یەک جار بچێتە دوکانی زەڕەنگەرێکەوە ئەم ژمارە و ڕقەمانە شارەزاید نییە ئەی خاتە سەری و ڕقەمێک دەرەجە و دوایی یەک دوو ڕقەمی تر لە ڕێگەی حاسیبەکەەوە خاتە سەری و بێنە و بەردە بێگومان تۆش ینی هەر خۆت گومانێکت بۆ دروستە بێت شتێکت بۆ لە ڕوشن نایە بڵێ واقع لەو کاتە تۆ هیچ شتێکی مەگەر بڵێ کاکە تخوا خاترم بگرە ئەبێ هەروە بڵێ بێگومان وانە بەس ئەم برای چۆن وتی و ئاڵتونە زەرەرەکە ئەو زەرەرێ ئەو کاتاشتوانێت لە زەڕەنگەرەکە بپرسێ بڵێ کاکە گەر سعر هەر وەکو ئێستاوا بێ ئەو ئاڵتونی من ئێستا چەندە زەرەرەکە بە چاوڕوونیەکی بۆ دروستە بێ وانە بەڵام تۆ ئەگەر مەسەن ئێستا چۆن ئەڵێم لە 2015 بۆ ئێستا چی فکڕیبێتی خێرەکە بەڵام لە ئێستا بیکڕێ بیفرۆشێتەوە زەرەرەکە هەموو مسقاڵێکی $30 $35 زەرەرەکە ئەوە بۆی کە کەس لەم کاتا دڵی بۆ خۆش نەبێ بڵێ ئاڵت نەکڕم دوای فرۆشمەوە نەزلێ بکە زەرەرەکەی زیاترە یعنی ڕوو لە دابەزین کە ئۆنسەی جیهانی ئەو کاتە زەرەرەکەی بێ بە 2 قات ئێستا چۆن ئەڵێن کاکە بە حەق دەستەکەش و بیێنەوە خێرەکە ئەو کاتە حەق دەستەکەش زەرەرەکە ئەمەی دابەزینەکەشی زەرەرەکە کاکەمال لەلایەن زەڕەنگەرەکانەوە فیلتەرێکی بۆ نمونە کەسێک لە ئەنی ئاڵتونێکی دزی بێت و هێنا بێنێت بیفرۆشێتەوە ئەوە ئێوە چۆن ئەزانن ینی کەسانێکەیە کە ئەو بکەن یاخود لە ڕێگەی وەسڵێکی پێ بێکە کڕوێتی یان چۆن من وەکو خۆم کە زەڕەنگەرم الحەمدلله دوو دوکانم هەیە بەوانە وتۆ کە لەگەڵمان وتومە کاکە هەر شتێک نمان ناسی کابرات نەناسی وەسڵی پێ نەبوو مەعامەی لەگەڵامەکە نایک بۆی بەیانی ئەگەر خوا نەخوازە هەر چیەک بێ ئەو کاتێک کە کڕیوێتی مەسەن جەناب داهاتوو لای من ئاڵتونە کڕیوە من شت بە شت وەستەکانم بۆ شتەکانم بۆ نووسیوی ئەگەر گومیش بوو بێ ئەوە گریمانیا کابرا لە ماڵەوە لە بیرێچێ هەڵێم لە بازار کێ ناسی وەکو کەفیلێک یا ژمارەیەکی مۆبایل یا ڕسمی هەوێکەیە گرم بۆەوەی کە بەیانی هەرچیەک بوو من بتوانم دەستم لەو کەسە گیر کورسە بۆن گەنجێک 12 ساڵ سەرگیری کردو وەسڵی ئاڵتونەکەی کوا هەڵەکرێ زۆری خەڵک هەڵێگری ئێستا فێر بوون زۆربەی زۆریان یعنی با بڵین لە سا 75 خەڵک وەسڵەکەی هێشتوت نمونی وا هەبووە کەسێک بڵێ ئاڵتونی منەوە دزراوە لێرە بۆ شتووە زۆرە نمونونەکە من بۆ خۆم کەس هاتوۆتە لام
ئاڵتونی لێ بکەڕمە ئاوا سەیری دەموچاویم کردووەکو چۆن سەیری جەنابتەکەم دوور لە جەنابەت سەی دەموچاویم کردووە خەڵکی کوێی ئەوە زانیومە دەمیت شێوازێکی قسەکردنەکەی گۆڕانکاری تایە و تومەدا لێ بردنەکەم پارەیتیان یەچەکمەجەکەم ئەگنا لێمە کڕی بۆی واشم پێوتووە بۆی معاملەی لەگەڵان نەکەم دواییش هەر ئەو کەسە دەرکەوتووە مەسەرن بەس من ناتوانم بە کابرا بڵێم ئەمە هیچ چییە و دزێتیە و ناتوانانی بەڵام ئیتر یعنی خوش کاتەوە بۆ لای من بازنگەکەی داوە بە براگەی بیگادە دەزی غێزانی براگەی جووە شەشتاک بازنگی زەری لەو نەخشە بۆ کڕێەوەی بردوێتەوە هاتۆ بۆ لایم کاکەمە بازنگەم لە تۆ کڕیوە قەیچێکا وەستەکەی ناو سێرەکەم ئەمە چۆنە وەزنە هەر نییە سێرەکە ئاڵتم سێرەکە ماڵتون نییە کاکەمان لە خۆتم کڕێەوە دەی کاکە وەڵای ئەمەوە بازنگە هەر نییە یعنی خەڵکە بۆ مناقەشەی لەگەڵا کردو بۆ توێتی هەواڵبنە ئاڵتون ئەم وەستڵانی بۆی بردوێتەوە بۆ خوشکەکەی زەردی بۆ بردوێت یعنی خوشک و برا ئیتر تۆ چ ئومێدێکەکەی لە خەڵکێکی غەیر بێگومان ینی بەواقع ئەمە حەدەسێکە لە بەرچاومە و لە بەردەستی خۆمان ڕوویدا چیرۆک وینی خەڵنیە بۆ بگەڕمەوە هێ ناوێتەوە ئەنی وەکو ڕەخنەیەک لە منی بگرێ توێتی ئەما وەستەکەتە ئەوەش ئاڵتونەکەتە ئاڵتونە کێشم لەگەڵ وەستڵ زەرد قورسە مەسەن و تاقمە بازنگی لای من بردوێتی 10 مسقال بوو ئەم وەزنە زەردە 20 مسقال زیاترە ئەڵم کاکەەوە وان نابێت چۆن واڵی وڵا لای خۆ بردومە ئێ باش ئەو وەزنم بۆ بێنەرەوە بە زەردی لێ دەکڕم بە عیارەکەی خۆم بەس کێ ئەو وەزنێ دوای بۆی دەرکەوتەوە براکی سوێنداوە توێتی وەڵا شتێکی وام کردو بەستوا باسی مەگە دوای بە پارەکەت بۆ کاکەمان هەبوو مەسەلەن خێزانێ بێ بڵێ ئەو خوشڵەنی منە دزراوە شتێکی لە بابەتە کلی دزرابێ مەبەستم لە دوکانی ئێمە نەمبیستۆ نەبووە لە دوکانی مناشتی وال حەمدلا ڕووی نەیاوە بەڵام هەبووە شتی لێ دزراوە و دوایی بینی وێتەوە لای زەڕەنگەر لە ڕێی مەسەلەن مناڵێکەوە یا شتێکەوە برا و دوایی هاتووە ناو دوکانەکانە بی ئەوە هەبووە بەڵام نمونەی زۆر کەمە کاکەمال وەکو کۆتا پرسیارم کەسێک ئێوە هەوسەگیری بکە یەکەم جارێتی دێتە دوکانی سەرەنگەر ئامۆژگاری چییە؟ وەڵا ئومێ دەکەم ئەوانەی کە دێن ئاڵتون و پارە نەکەن بە قیاسیشیان بەختەوەری لە هەرچی دنیا هەیە خۆشترە جوانە یعنی ئاڵتون شتێکە ڕەنجێکی دنیاویە هەرێکێ لە ئێمە کامرین خەرانی ئاڵتون بەرین لەگەڵ خۆمان بێگومان بەڵام بەختەوەری ئەبین لەگەڵ خۆمان بەختەوەری لە ژیانە باشترین شتە ئەو دوو کەسە بێت لە یەک تێبگەن ئاڵتونەکە ڕەمزێکە بۆ ناو خەڵک بەڵام بەختەوەرەکەیان بۆ دنیا و قیامەت جوان دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێز کەمال فارس وەکو زەڕەنگەر لەم تەورە لەگەڵ ماوی زۆر سپاس زۆر بەخێر بۆ ئێوە دەستان خۆش بێ زەحمەتان کێش بەڵێ بینێرانی عزیز دەچینە لای راپۆرتێک کە لە ئێستادا خولێک کراوەتەوە بۆ وەرزشەوانە دێرینەکان کە ئەوانش دووبارە بەردەوامنەوە لە وەرزشکردن کە هاوکارمان ئەردەڵا محەممەد ئامادەی کردو پێکەوە بینەری دەبین فەرموو ڕێباز دەیەوێت لە ڕێگەی کردنەوەی ئەم خولەوە خزمەتێکی بچووک بە وەرزشکارە دێرینەکان بکات سەرڕای ئەوەی هیچ هاوکاریەکی نەکراوە بەڵام حەزی بۆ وەرزش وای کردووە کام کارە بکات ڕێباز سەدیق گەنجێکی وەرزشکاری شاری سلەیمانیە لەبەر حەز و خولیای بۆ وەرزش بیری لەوە کردوتەوە خولێک بۆ وەرزشکارە دێرینەکان بکاتەوە کە ماوەی زیاتر لە 15 ساڵە یەکتریان نەدیوە بەڵێ بێگومان من خۆم لەبەرەوەی کە حەزێکی زۆرم بە وەرزش هەیە بیرم لەوە کردەوە کە خزمەتێک بە وەرزش بکەم وام بە باشزانی کە خولێ بکەمەوە کە تایە وەرشەوانە دێرینەکانی شاری سلێمانی تایە کۆ بکەمەوە بەڵێ طبعاً وەکو ئاگادارین مێژووی تۆڵی پێی شاری سلێمانی مێژوێکی کۆنی هەیە بەهێنانی ئەم یاریزانە دێرینانە بۆ ئەم ساحەیە ویستم پەیامێک بم بەو گەنجانی کە لە ئێستا وەرشەکەن کە فێر بن لەم وەرشەوانە دێرینانە کە نەتیجە یاری قبول بکەن کە بزانن هەڵی تەحکیمی بەشێکە لە یاری بۆیە منیش داواکارم یعنی من کە گەنجێک کە هیچ ئیمکانەتێکم نێتوانیمە خزمەتێکی ئاوا بچووک بە وەرشکارانی شاری سلێمانی بکەم بتوان ئەو بەربرسە باڵانە کە خزمەتێکی زۆری وەرش بکەن لەم شارەیە بۆی وەرزش ببێتە پێناسەیەک بۆ گەلی کورتا بە دنیای دەرەوەی بناسیێنێ حەمدولیلا توانیمانە دکتۆر بۆ یاریەکان دابینکەین دکتۆر بە بەردەوامی هەموو یاریەکان حازرە وەیەکە لەو جیاوازانە ئەوەیە کە هەموو یارێک باشترین یاریزان دیاریەکەین لە خولەکەدا چەندین یاریزانی دێرینی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجەی شەهید بەشدارن و دوای نزیکەی 25 ساڵیش خزمەتکردن ماوەی 15 ساڵیشە یەکتریان نەدیوە
بەڵام هەز بە خۆشی دەکەن کە لەم جۆرە خولانە یەک دەبینەوە و تام و چێژی وەرزشی چەندین ساڵی پێش ئێستایان بیر دێتەوە بۆیە داواشیان لە گەنجە وەرزشکارەکانی ئێستا هەیە دیارە ئەم کۆمەڵە یعنی خولانەی کە کرێتەوە بۆ کۆمەڵی وەرزشکاری دیێن کۆمەڵێک وەرزشکار یەکتریمان دەمێکە نەبینەوە بە تایبەتی ئەم فترانیش کە ئەو نەخۆشێک بەداخە و نەخۆشی نەگریسە هەیە کۆ ئەبینەوە بەڕاستی شتێکی خۆشە و لە 1994 کە یانی وەرچی خەبات دامەزرانەوە هەتا ئێستا تر یانیم نەکردو خۆتی پیشعبی بۆ نادی خەبات زۆر خۆشە کۆمەڵێ هاوڕێ برادەر کە سەردەمێکمان نەبینێ ئێستەیەکە بین لە یاریگا خۆشە شتی خۆش تقریبا نزیکەی 25 ساڵە زیاتر لە فرقی شعبی و 15 ساڵێک لە یانەکانی و نایابوو پلەیەک و ئەوانە یاریم کردووە ئێستاش وەکو تەمەنەکە هەڵکشاوە و نەتوانین و مەجال نەبوون وانە وای کردو کە نتوانین وەکو پێویست یاری بکەین وانە بەڕاستی یاریکردنی ئێستا زۆر قورس بووە بە تایبەتی بۆ دێرین ئەوە گەنجەکان وەکو پێویست ناتوانن مەجال و دوایەوە تاقە و شتەکە یان نییە بەنسبەت دیاریکردنی بریشەوە چەند ساڵێک لە هەڵەبجەی شەهید بووم و بۆ ماوەی 2 ساڵێکی هاتووم بۆ ئێرە یاریم لەگەڵم برا بەڕێزانە کردووە ئەم خولانە بەڕاستی زۆر پێویستن بۆ یەکگرتنەوەی یاریزانە دێرینەکان و کۆبوونەوەیان و جارێکی تر سەرڕای وەستانی سەرجەم چالاکیە وەرزشیەکان بەڵام وەرزشکاران لە ئێستادا دەستیان بە چالاکیەکانیان کردوتەوە بەڵام بە پێچەوانەی بەرپرسان و یەکێتیە وەرزشیەکان کە ماوەی 4 مانگە دانیشتن و هیچ جوڵەیەکیان نەکردووە بۆ ئەوەی جارێکی تر وەرزش بکەوێتەوە سەر پێی خۆی هەردەڵام محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی ڕۆژان لێرەدا و بەم شێوەیە گشت بەرگە و بابەتەکانمان پێشکەشکردن بۆ هیوای جێگەی سوود و ڕەسامەندی گوتلایەکتان بێ بە هیوای تەندروستێکی باش بۆ مولایەکتان بەخوای گەورەتان ئەسپێرین.